سڵاتان لێبێ هاوڕیان لە لێکچەرێکی ترگەڕینە وڵاتان لە کۆرسی سایبەر سکیوریتی بۆ کۆی پێم وتن لەم لێکچەری ئەمڕۆ لە لێکچەری پێشووتر چونەتی دابەزاندنی کالی لینوکسمان باس کرد. هەنێک شت هەبوو ویستم پێشەوەی بڕۆی ناو چونەتی بەکارهێنانی کالی لینکس و تووڵەکانی ئەبێ بیزانن بۆ ئەوانەی کە نایزانن. ئەمە کۆنتنتی لێکچەرەکەی ئەمڕۆمانەت جۆرەکانی هاکینگ، اینجا ڕووینە سەر بەشی ئیتیکل هاکینگ، اینجا ڕووینە سەر بزان ئۆپرێتینگ سیستم چییە، اینجا ڕووینە سەر لینکس، اینجا ڤیرچوەڵ مەشین، اینجا لینکس دیستریبیوشن، کالینکس کالینکس تولز. با بڕۆینە سەری با بە سەریعی و بە شێوەیە کە بێزار نەبن تەواو بکەین. یەکەم جار دێنە سەر جۆرەکانی هاکینگ. طبعاً هاکینگ تقریبا حوتەش جۆری هەیە، بەڵام سێ بەشی سەرەکی کە ئێستا باوە و ئێستا بەکاردێت و ئەم سێ بەشە سەرەکیە زیاتر یعنی گرنگیان پێدرێ. بلاک هات هاکر، گرێ هات هاکر لەگەڵ وایت هات هاکر. یعنی چی؟ یعنی هاکەری کلااوڕەش، هاکەری کلااو ڕساسی، هاکەری کلااوسپی. ئەمانە سێ جۆری هاکەرن کە ئێستا بەگشتی لە ناو خەڵکا هەن. هاکەری کلااوڕەشە و کەسانن کە هاکینگ بە شێوەیەکی خراپ بەکارهێنن، ئیتر بۆ کاری نایاسایی، بۆ دزیکردن، ئیتر ئەو شتانی کە نایاساین و نابێت ڕوو بدات، هاکینگ بۆ شتانە بەکارهێن. هاکەری کلااوڕەساسیمان هەیە کە ئەمە کەسێکە شتەکان بۆ نەهاکینگ بۆ شتی خراپ، نە بۆ شتی خراپ بەکارهێنێ و نە بۆ شتی باش بەکاری ئەهێنێ، تەنها بۆ حەزی کەسی خۆی بەکارهێنێ. ئەگەر بۆ نەشتێکی بوێت ئەیکات و تەواو، یعنی نە کەسێکی زۆر زۆر خراپە و نە کەسێکی زۆر زۆریش باشە، تەنها شتەکان بۆ حەزی کەسی خۆی بەکارهێنێت و زۆشتی نایاسایی پێ ناکات. یعنی بەدەر لەوە نییە کەشتی نایاسایی نەکات، بەڵام زۆشتی نایاسایی پێ ناکات، یان ئەگەشتی نایاساییش بکات گەورە نییە و شتانی کەیکە. جۆرێکی ترمانەیە هاکەری کلااوسپی. هاکەری کلااوسپی و کەسانەیە کە بە هیچ جۆرێک ئیشی نایاسایی ناکات و ئیشیان ئەوەیە بۆ نمونە لە سیستەمێک کە ینی بە پارە ئیشەکەن بۆ کۆمپانیەکان لە سیستەمێک بە دوای شتێکە گەڕێن، ینی بە دوای ڤارنەڵبڵتیە گەڕێن، بە دوای خاڵێکی لاوازی سیستەمەکە ئەگەڕێن هاکی ئەەکەن کە سیستەمی خۆیانە هاکی ئەکات. دوای ئەوە کە هاکی کرد اینجا بۆ کۆمپانیەکە گەدارەکاتەوە ئەڵێت بۆم شێو هاکم کردووە و لە ڕێگەی ئەم شتە هاکم کردووە، ئەو مەترسیە لادەن، ئەو مەترسیە ببەستن، ئەو گەپە لادەن. بۆیە ئیشیان ئەوەیە زیاتر هاکەری کلاسپیەکەن، یان بۆ حکوومەت ئیشەکەن، ئیتر یعنی شتێکەکەن کە نایاسایی نییە. سلادی دواتر ئیتیکل هاکینگ. ئیتیکل هاکینگ مەقسەدمان هەر هاکەری کلاسپیەکان ئەگرێتەوە. معنای ئیتیکل هاکینگ بریتە لە هاکردنی ئەخلاقی. هاکردنی ئەخلاقی وەکو وتمان ئێمە تەنها شێوازەکان فێرەبین بۆ بەکاری ناهێنین، بۆ ئەوەی دژی خەڵک بەکاری بهێنین. ئێمە بۆ ئەوە فێرێبین، بۆ نمونە ئەگەر تۆ سیستمێکت هەیە سیستمەکەی خۆت تاقیەکەیتەوە یان بۆ کۆمپانیایەک ئیشەکەی تاقیەکەیتەوە بۆ ئەوەی هاکەر لە داهاتووە نەتوانێت لە ڕێگەی بۆ ئەو تووڵانەوە سیستەمەکەتان هاکات. تەنها مەبەستمانە تاقیکردنەوە و بەستنی مەترسیەکانی سەر سیستەمەکەی ئێمەیە. ئیتیکل هاکینگ مەقسەدمان لەوەیە. جا ئێمەیش ئەم جۆرە هاکینگە ئەبین و یعنی بۆ ئەوەی هیچ ئینشاڵاگەر هەر کەسێک شتێکیش فێر بێت بۆ ئەو بەکاری ناهێنێت بۆ ئەوەی دژی خەڵک بەکاری بهێنێ، نا بۆ ئیتیکل هاکینگ بەکاری هێنێت. تەنانەت تۆ ئەگەر لە کۆمپانیایەکی ئیش نەکەیت، جا ئێستا ئەمە زۆر باوە لە کۆمپانیا گەورەکان بۆ نمونە فەیسبوک یان ئەپڵ یان ئەندروید یان هەر کۆمپانیایەکی تر بێ، تۆ خەلەلێک ئەدۆزیتەوە لە سیستەمەکەیان، لە ئۆپرێتینگ سیستەمەکەیان، لە هەر شوێنێک ڕیپۆرتیان بۆ نێری ئەڵەی کاکە لە وێبسایتەکەیان بوون، ئەڵەی کاکە بۆ نە بەم شێوە من ئەم شتم ها کردووە، بەم شێوە کردومە. ئەگەر ئەوان بە شتێکی گرنگی بزانن یان ئەگەر گرنگ بێت نینتە بۆ نمونە پارەت بۆ نێرن، دەستخۆشیت لێکەن، جاروایە دەستخۆشیە، جاروایە پارە بۆ نێرن، ئیتر بۆ تقریبان لە $1000ەوە لە $500ەوە دەست پێکاتەوە، تەنها ریپۆرتی گەپێکەکەیت. ئەوەیە مەسەرەکە. دێنە سەر شتێکی تر بریکە بریتە لە ئۆپرێتینگ سیستم. ئۆپرێتینگ سیستم لەوانەیە زۆر بەتان بزان، لەوانەیەشە نەزان. ئۆپرێتینگ سیستم ئەو شتەیەکە لەسەر کۆمپیوتەرەکەی ئێمە یانەکو مۆبایلەکەمان هەیە، ئەو بەرنامانەیە کە لەسەر ینی با بڵێن ئێستا ئۆپرێتینگ سیستمی گالاکسی جیاوازە لە هی ئایفۆن، لەبەر ئەوەی ئۆپرێتینگ سیستمەکەی گالاکسیەکە با بڵێن ئەندرویدی لەسرە،
هی ئایفۆنەکە iOS لەسرە. هەروەها تۆ کاتێک کۆمپیوتەرێک تێ کۆمپیوتەرەکە ئێمە ویندۆزە، ئێستا ئێمە لینەکسەکەمان دابەزاندووە ئۆپرێتینگ سیستمێکی ترە بۆ خۆی، بۆ نە ماک هەیە ئیتر ئۆبینتۆ ئەوانەیش هەیە کە بەشێکن لە لینەکسەکەی ساڕۆینە سەری. وەکو وتمان دێنە سەر ئێمە ئیسە ئێش لەسەر لینەکس دەکەین. زیاتر ئۆپرێتینگ سیستمی لینکس ئۆپرێتینگ سیستمێکە کە ئۆپن سۆرسە. مەقسەدمان لە ئۆپن سۆرس چییە؟ کە پێویست ناکات پارە بەی بۆ ئەوەی ئینستاڵیکەی، لەبەرەوەی ئۆپرێتینگ سیستمی تر هەیە کە پێویستەکە پارە بەی، وەکو ویندۆز ئەگەر بتەوێت هەموو فیچەرەکانی بەکاربهێنیت دەسەرای خۆمان فێربوونە کە کیەکەی هاکەکەن یانە شتێک بەکارهێن، بەڵام ئەگەر بتەوێت بە شێوەیەکی یاسایی ئەبێت کی بۆ بسێنی کە تقریبەن لە دەوری $10، بەڵام لینکس پێویستی بۆ شتانە نییە. اینجا مەقسەدمان لە ئۆپن سۆرس ئەوەیە کە هەموو کەسێک ئەتوانێت سەیری کۆدەکانی ئۆپرێتینگ سیستمەکە بکات و شتی بۆ زیاد کا و شتی بۆ نقصان کە یان بۆ نشتی لێ لابات و شتی بۆ زیاد کات و فیچەری زیاتری بۆ دانات. ئێستا دێنە سەر ئەو فیچەرانی کە خەڵک بۆ نەزیاد کردو و زیاتر نمونە بین لەسەرەوەی کە ئۆپن سۆرس سوودی چییە و هەموو کەسێک دەتوانێت بە احتیاطیدا بەزێنێت و زیاتر ئۆپرێتینگ سیستمی لینکس بۆ مەبەستی هاکینگ بەکارهێنرێت یان بۆ مەبەستی سێرڤەر. ئەو زۆربەی سێرڤەرەکان ئۆپرێتینگ سیستمی لینکسیان لەسەرە لەبەر ئەوەی چەند سوودێکی هەیە، هاکردنی زەحمەتە، ناتوانرێت هاک بکرێت. هەروەها یعنی ئۆپرێتینگ سیستمێکی خێرایە، سووکە وەکو ویندۆز و ماکۆوانە نییە کە شتی زۆرتیابێت، هەنێک ڤێرشنی هەیە تەنها بۆ سێرڤەر بەکارهێنرێت کە زۆر سووکە و ئەو توڵانت پێویستە کە تەنها هەیە، یعنی شتی زیادی تیانە و ئەمەش واکات کە بە خێرایی بەکاربهێنرێت. دێنە سەر شتێکی تر بەناوی ڤێرچوەڵ ماشین. ڤێرچوەڵ ماشین ئەوە بوو کە ئێستا دامان بەزاند لە عەفوەن لە ڤیدیۆکەی پێشتر لە لێکچەری پێشووتر ئێمە بەرنامەی ڤێرچوەڵ بۆکسمان دابەزاند. بەرنامەی زۆرتر هەیە کە ئیشی ڤێرچوەڵ ماشین بکات. ڤێرچوەڵ ماشین مەقسەدمان لەوەیە کە تۆ کۆمپیوتەرێکی تریان ئامێرێکی تر لەسەر ئامێرەکەی خۆت دابەزێنیت بە شێوەیەکی لاوەکی. وەکو بینن لە وێنەیە ئەگەر ببینن کۆمپیوتەرێکە ئەنجە لینکس دابەزی و ئەنجە لە ناو لینکسەکەیش بۆ نمونە ماکێک دابەزی و ئەمەگەر کۆمپیوتەرەکەت مواصفاتی بەرز بێتوانی بۆ شێوەیەکی لێ بکەیت. بەڵام زیاتر خەڵک بۆ بەکارهێنێت بوون نە لینکسێکی هەیە، عەفوەن ویندۆزێکی هەیە ڤێرچوەڵ ماشینێک دابەزێنێت، لینکسێک لەسەری دابەزێنێت بۆ ئەوەی بۆنە ئەو ئیشانەی پێ بکات. بۆ نەتوانیت ئەندرویدێک سیستمێکی ئۆپرێتینگ سیستمێکی ئەندروید لەسەر لینکسەکەی خۆت یان عەفوەن لەسەر ویندۆزەکەی خۆت دابەزێنیت بۆ شێوە. دێنە سەر لینکس دیستریبیوشن. لینکس دیستریبیوشن مەقسەدمان لە جۆرەکانی لینکسە. وەکو پێشتر وتمان لینکس ئۆپن سۆرسە، یعنی تۆ ئەتوانی بە دڵی خۆت دەستکاری بکەیت و ئەتوانی بە دڵی خۆت شتی لێکەم بکەیتەوە شتی لێ زیادکەیت. ئیتر خەڵکێکی ئێجگار زۆر ئەم شتە ئەکەن، بۆیە وەکو ئەبینین جۆری زۆرمان هەیە یانوەکوت بۆ نەڤێرشنی زۆرمان هەیە لێ بۆ نە کالی لینکسە، ئۆبینتۆیە، پارۆتە، وەکو بینن زۆرمان هەیە، یعنی هەر شتێکی و بۆ نە ئیشی تایبەتی خۆیەکات. بەڵام زیاتر بەناوبانگەکانی کالی لینکس و پایرۆت و ئەمانەیە لەبەرەوەی زۆربەی تووڵەکانی تایە کە ئیشمان پێیەکەوێ و جۆری تری هەیە بۆ نمونە بۆ ئیشی بەسیط بۆ کۆمپیوتەری مواصفات نزم بۆ نە تووڵی کەمی تایە بۆ شتانە بەکارهێنرێن. ئێمە لەم کۆرسەیە کالی لینکس بەکارهێنین کە لە هەمویان باشترە و لە هەمویان بەقووەترە و لە هەمویان تووڵی زۆرتر تایە. دێنە سەر خۆی کالی لینکس. کالی لینکس ئۆپرێتینگ دیستریبیوشنێکە لە لینکس کە ئێجگار فراوانە و ئێجگار بەناوبانگە و خەڵکێکی زۆر بەکاری ئەهێنن لە بوارەکانی هاکینگ و ئێتیکەڵ هاکینگ و سێرڤەر و ئیتر ئەو تووڵانەی کە ئێمە پێویستمان پێیەتی هەمووی لە ئەمێ دەسەکەوێت. ئێمە باسی تووڵەکەین، با بزانین تووڵ چییە. تووڵ بریتیە لە وەکو شتێکە وەکو ئامێرێکە کە بەکاری هێنیت بۆ مەبەستی خۆت، یعنی بۆ نمونە ئێمە تووڵمان هەیە ئایپەکە دەدۆزێتەوە، تووڵمان هەیە بۆ نمونە وێبسایتێکی فەیکت پیشانەیات، وێبسایتێکی فەیکت پیشانەیات کە تۆ بۆ نەکە تۆ پاسۆرد و ئیمێلەکەت ئەنووسیت ڕێک پاسۆرد و ئیمێلەکەت دێ بۆ لای ئێمە. بۆ نمونە تووڵمان هەیە پاسۆردی وایفایشکێنێت، تووڵمان هەیە آیپی ئەدرێس کەشفەکات. بەو شێوەمانە پێیان ئەڵێن تووڵ.
ئیتر هەموو ینی ئاسانکارێکی زۆر زۆری تێکریاوە کە تۆ ئەتوانی ئەم توڵانە بەکاربهێنی. ئەمەش گەشتینە کۆتایی لێکچەری ئەمڕۆ. ئیتر ئینشاءڵڵا لە لێکچەرەکانی داهاتوو دەسەگەین بەشتی عەمەلی. خۆتان باش ئامادە بکەن، خواتان لەگەڵ تاوەکو لێکچەرێکی داهاتوو.